بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، گەیشتە باسیەوەی باسی صفاتی باوەڕدارمان کرد. خوای پەروەردگار باسی صفاتی بێباوەڕ ئەکا، ئەوە باسی صفاتی دووڕووش ئەکا خوا پەیامان بدات لە هەردوویان. حەزم کرد بۆ تەواوکەری ئەو چەند ئایەتەی پێشووی دوێنێ ئەمش تەواو بکەین ئینشاء الله. خوای پەروەردگار فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. پەروەردگار باسی صفەتی بێباوەڕان دەکا، ئەو کەسانەی کەوا بێباوەڕن، ئیمانیان بەخوا نییە، ئەوانن کێن؟ ئەو کەسانن کە خوای پەروەردگار کوفریان کردووە نایناسن و ئەوەیە لێی ناترسن و ئەوەیە کە باوەڕیان بە قیامەت نییە و باوەڕیان بەوەی نییە کە پەروەردگار داوای لێ دەکات. ئەگەر کەسێ وابوو ئیمانی بەخوا نەبوو، ئیمانی بە پاشە ڕۆژ نەبوو، ئیمانی بە پێغەمبەران نەبوو، ئەو کاتە خوای گەورە لە دەرحەقی ئەمەدا شتێک خاتە پاڵی: ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. واتە ئەمە چونکە سەرپێچی خوای کردووە، خوای گەورەش هەر لە دنیادا سزای ئەدا، مۆرێک ئەدا بەسەر دڵێ و مۆرێکش ئەدا بەسەر چاوێ و پاشانش مۆرێک ئەدات بەسەر چاوەکانی و پاشانش، هەتاکو وای لێ دێ نووری ئیسلام ناچێتە دڵی ئەم مرۆڤەوە، چونکە چاکەکان و باشەکان بە خراپە ئەبینێ و خراپەکانش بە چاکە ئەبینێ. نمونە زۆرە لەوانە. ئەگە سێرکەی سوورەتی مەسەد: تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب، هەر لە دنیادا موژدەی پێدراوە کە کێ؟ خۆی و خێزانەکەی کە بە ئاگری دۆزەخ. خوای پەروەردگار ئەم ئایەتانە لەسەر ئەوان و کۆمەڵی وەکەوانش جێبەجێ بووە لەسەری. بەردەوام ئێمە ئەو دوعایە بکەین کە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فێری کردووین و پێمان ڕاگەیاندووە بە ئومەتەکەی بە هەموومان، پێمان ئەڵێ: یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەی پەروەردگارە، دڵەکان هەمووی بەدەستی تۆیە، دڵمان ڕابێنە و دایمەزرێنە لەسەر دینەکەی خۆت، بەردەواممان کە، چونکە خۆی مرۆڤ یعنی دڵەکە گۆڕاتەوە. قائیدی مرۆڤ، بڵێن گەورەی مرۆڤ دڵە. ئەگە دڵەکەت ڕوو لەخوا بوو، ئەندامەکانت هەمووی بە قسەیەکە ڕوو لەخوا دەبێت. بەڵام ئەگەر هاتوو دڵت ڕوو لەخوا نەبوو، ئەندامەکانش بە قسەی دڵت ئەکا و ڕوو لەخوا نابێت. ئەبێ ئینسان بەردەوام ئەو دوعایە بکە: خوایە، چونکە دڵی ئێمە ئاوە لە بینی، چۆن پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، بینی دوو پەنجەیە کە ئەسوڕێتەوە، هەڵەودیمە بێ بۆ ئیسلام و بۆ کوفر. ئەبێ ئینسان دۆربریای تیا بێت. کەواتە ئەوەی کە دامەزرێ لەسەر ئێمە ئەوەیە کە نەجاتمان بێ لە سیفەتی بێباوەڕ، ئەوەیە کە ئێمە بڕوا بێنین بەوانەی کە خوای گەورە فەرموویەتی. پێناسەی دووڕووی: ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر. ئەمە سێ کۆمەڵگایە لە چەند ئایەتێکی بیدایی بەقەرە باسێکە. لەو سەر پێنج ئایەتمان باس کرد کە خزمەتی جەنابتانە باسی ئیماندار. دوو ئایەتی بێباوەڕ ئەمە ئەکا حەوت، ئایەتی هەشتەمش: ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. دووڕوەکان ئەڵێن ئیمانمان هێناوە بەخوا بە پاشە ڕۆژ، بەڵام ئیماندار نین. خوای گیانە فەرمی ئەمانە ئیماندار نین، چونکە يخادعون الله والذين آمنوا. وا دەزانن نەعوذ بالله خوا خەڵەتێنن و ئیمانداران. والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. ئەوان بەس خۆیانە خەڵەتێنن، غەیری خۆیان کەسی تر ناخەڵەتێنن، بەڵام شعور و إحساسیان نییە کە خوای پەروەردگار پێیان دەفەرمێت: في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. ئەمەش خوای پەروەردگار سزای داناوە بۆ دووڕووان، ئەوەیە لەبەرەوەی
کە لەبانەوە شتێک کرد لە دڵەوە شتێکی تر ئەمە زۆر خەتەر چونکە عەذابی دووڕوو منافق لە عەذابی کافر خراپترە لە قیامەت ئەبێ وریابین چونکە بۆ منافق حەقی ناسی و شوێنی ناکەوێ کافر حەقی نەناسیە بەتەواوەتی و شوێنی نەکەوتووە چونکە ئەگە تەماشاکەین لە جەهەنەمە خۆ کافر هەر ئەچێتە جەهەنەم منافقش هەر ئەچێتە جەهەنەم بەڵام عەذابی منافقەکە گەورەترە هەتا عەذابی کافرەکە إن المنافقين في الدرك الأسفل من النار خواری دۆزەخ بنی دۆزەخ کێ منافقەکان پاشان کافر پاشان دێتە سەرەوە کەواتە بە ئینسان ئیماندار خۆی بپارێزێ لەو سیفاتانەی کە ئینسان ئەکاتە منافق سیفاتش زۆرە زۆرینەتان لەوێ بزانێ لەو سیفاتانە بە تایبەتی کە ئەبێتە خەسڵەتی عام تایدا ئەبێتە منافق تایدا وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ئەگەر پێیان بڵێ خراپە مەکەن لەسەر زەویدا ئەڵێن بابە ئێمە چاکە دەکەین ئەوەی ئێمە دەیکەین کەس نایکەن زۆر جار ئاوا ئەڵێن منافقەکان ئەلا ئینەهم هم المفسدون ولكن لا يشعرون ئەمانە بەڵێ خراپەکاری ئەکەن بەڵام خۆیان پێی نازانن وا دەزانن چاکە دەکەن و باشە دەکەن وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس ئەگەر پێیان بڵێ ئیمان بێنن وەک ئەوەی خەڵکی ئیمانیێناوە قال ونؤمن كما آمن السفهاء ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون ئەوانش گاڵتە دەکەن وا دەزانن ئێمە وەک ئەو خەڵکە نەفامین بڕوا بکەین گاڵتاکەن بە ئیمانداران نەفامین یان بڵێن کەسێکین ئاوە بە سادەی ئێمە باوەڕەکەین خوای گەورە ڕەدیان نەداتەوە فەرمێین هم السفهاء ولكن لا يعلمون خۆیان نەزانن خۆیان ئەوەن کە بە مسلمانان و ئیمانداران ئەڵێن وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون ئەچن بەلای ئیمانداران ئەڵێن بابە ئێمە مسلمانین ئیماندارین برا ئێمەش مسلمانین زۆر جاران قسانە کرێت بۆ تو بە من ئەڵێی کافر برام بۆ کافرم عیبم چییە بەڵامش مسلمانم بەشکەی مسلمانم بەس کە بەشکەی مسلمانە نە نوێژەکە نە ڕۆژووە گرێ نە حەجەکە نە زەکاتەدا هیچ ناکە بەس وە دەم مسلمانە چونکە مسلمان بەدەم نییە بە کردارە کردار شەکە ئەبێ کردارەکان ئەو فەرمانەی خوا دایناوە ئەنجامی بدەی تایدا الله يستهزئ بهم ويمدهم في طغيانهم يعمهون ئەوان قەشمەری و گاڵتە بە ئیماندارانەکەن خوای گەورەش بەوان پێ ئەکەنێ لە دنیا و لە قیامەتیشدا أولئك الذين اشتروا الضلالة بالهدى گومڕایان هەڵبژاردۆ بەسەر هدايتدا فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين کەواتە ڕێگەی چاکە و باشیان ئەزانن بەڵام وەریان نەگرتووە خراپەیان وەرگرتووە چونکە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن من شرائر الناس ذا الوجهين ئەفەرمێ بەڕاستی لە خراپترین خەڵک ئەو خەڵکانی کە زۆر خراپن دوو زبانن چونکە ئەبێ ئینسان ئیماندار خۆی زۆر بپارێزێت ئەوەی کەوا زۆر جار ببینە ئەوەی کە ئیسلام ناشرینەکە منافقە ئەوەی کە مسلمان بەلا ڕێگا ئابا منافقە ئەو منافقانەی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەگەڵ زمانی ئێستا و ڕابردووی هەمووی بە تەئکید هەمووی خراپترە لە کافرێک کە دووری گردووە لە تۆ چونکە منافقەکە لەگەڵتایە لە پشتەوەی لەگەڵتایە بە عەلەنی ناڵێ بەڵام لە ژێرەوە شتێکی ترە خوا پەناهماندا ئەمە خەتەرە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام دوو زبانی گەورەترین فیتنەیە بۆ هەموو لایەک خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە و بمان پارێزێ فەرموبانیژەکانمان